هەوڵەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کۆتایی نەهاتووە. پارتی دیموکراتی کوردستان ئێستا قسەکانی سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان جیاوازترن لە پێشووتر. ئەوەش لەو کاتەدایە کە گۆڕان دوایین سیناریۆی بۆ کاراکردنەوەی پەرلەمان ڕەت کردەوە. بەڵام ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت ئێمە هێشتا دەمانەوێت گفتوگۆ بکەین. پارتی دیموکراتی کوردستانیش لایەنە سیاسیەکانی تریش کۆڵادن لەوەی کە گفتوگۆکان بەردەوام بێ، دەبێ دەرگای گفتوگۆکردن هەمیشە کراوە بێ، بە دوای بەدائیلی بگەڕین و هەوڵ بدەین کە هەمیشە خاڵی مشترک ببینینەوە بۆی لایەنەکان لەگەڵ یەکتر دابنیشن گفتوگۆ بکەن. قۆناغەکە وا دەخوازێ بە بۆچوونی من هەبوونی خلاف و ڕێی جیاواز لەسەر پرسەکان ئەمە حاڵەتێکی زۆر ئاساییە، بەڵام نەبوونی پەیوەندی و دانوستاندن ئەمەنا ئاساییە. پەرلەمانی کوردستان کە بۆ 2 ساڵ دەچێت بە بڕیاری حزبی پەخراوە، ئەو خولەی پەرلەمانیش لە کۆتایی تەمەنی نزیک دەبێتەوە. بەڵام ئێستا دۆخی یاسایی و سیاسی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە پەرلەمانی کوردستانە، بەتایبەت بۆ یاسای هەڵبژاردن و ڕیفراندۆم. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمان دەڵێت نابێت مەرج هەبێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئێمە تەمەنای ئەوەمانە کرد کە هیچ مەرجێک نەبووە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، لەبەرەوەی هەم دەستەی سەرۆکایەتی هیچ ئیشکالەتی یاسایی نییە و هەمیش ئێستا دۆخی ئەوە نییە کە پەرلەمان بە داخراوی و بە پەخراوی ماوەتەوانێ ئەم هەموو قەیرانە سیاسی و یاسایی و داراییە هەیە و ئەو هەموو پێشهات و تەحەدیە هەیە لە بەردەم گەلەکەمان. لە کۆبوونەوەی ڕۆژی سێزدەی ئەو مانگەی نێوان پارتی و یەکێتی داواکرا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بات. بەڵام گۆڕان و بەشێک لە لایەنەکانی تر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانیان بە مەرج ڕەت کردەوە و داوایان کرد گۆڕانکاری لە هەر سێ دەستەی سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان بکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.